بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس و ستایش بۆ خوای گەورە درود و سڵاو بۆ سەر ئازیزمان محەممەد صلی الله عليه و آله وسلم. بیسەرانی خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان ئاڕاستە بێت. خۆشحاڵین کە لە نوێ ئاڵلقەیەکی ژیانی ئازیزمان بە ئێوەی خۆشەویست و بەڕێزمان گەیشتینەوە. لەم ئاڵلقەیەدا دەگەینە بەشی 12 چەند ڕووداوێکی گرنگ. یەکەم، کۆچکردن بۆ حەبەشە. بەڕێزان، سزا و ئازاردانی قوڕەیش لە ناوەڕاست یان کۆتایی ساڵی 4 هاتنی وەحیدا دەستی پێکرد. سەرەتا ئازاردانەکەی سوک بوو، بەڵام بەرە و ڕۆژ لە دوای ڕۆژ سەختترە بوو تاکە گەیشتنە ناوەڕاستی ساڵی 5 هاتنی وەحی. لە مەککەدا تەنگیان پێ هەڵچەنرا و نا ئەتوانی لەوە زیاتر دان بە خۆیاندا بگرن و کەوتنە بیری ئەوەی کە خۆیان لەو سزا سەختە دەرباس بکەن. پێغەمبەری خوار صلی الله عليه و آله وسلم توانای نەبوو هاوڵە بەڕێزە ئازیزەکانی لەو سزا و ئازارە لا بدا. هەر بۆیە پیانی فەرموو خۆزگە کۆچتان بۆ حەبەشە بکردایە، چونکە پادشایەکی لێیە کە لەلای ئەودا هیچ کەس تەمی لێ ناکرێ و خاکی ڕازگۆییە، تا بەڵکو خوای گەورە دەرویەکتان لێ بکاتەوە. هاوڵانی ئازیز هەندێکیان بەرە وڵاتی حەبەشە کەوتنەڕێ تا لە دەست قوڕەیشی ستەمکە دەرباز ببن و بەسەربەرزی خوای خۆیان بپەرستن. ئەمەش یەکەم کۆچکردن بوو لە ئیسلامدا کە لە مانگی ڕەجەبی ساڵی 5 هاتنی وەحیدا بوو بەپێی ڕیوایەتی ئەلواقیدی. یەکەم کەسێک کە کۆچی دەست پێ کرد عوثمانی کوڕی عەفان و ڕوقیەی هاوسەری بوو کە هەواڵیان ئەگاتە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی خوا یاوەریان بێ. دوای لوط پێغەمبەر سەلامی لێبێ عوثمان یەکەم کەسێکە کە بە خۆی و هاوسەریەوە کۆچی کردووە. پاشان ئەبوو حوذەیفەی کوڕی عوتبەی کوڕی ڕەبیعە و سەهلەی کچی سوهەیلی کوڕی عەمری هاوسەری کە ئەوە بوو لە حەبەشە خوای گەورە کوڕێکی پێبەخشین و ناویان نا محەممەد و زوبەیری کوڕی عەوام و مەصعەبی کوڕی عومەیر و عەبدوڕەحمانی کوڕی عەوف و ئەبوو سەلەمەی کوڕی عەبدولئەسەدی مەخزومی و سەلەمەی کچی ئەبوو ئومەیەی کوڕی مغیرەی مەخزومی هاوسەری کە ئەوە بوو لە حەبەشە خوای گەورە کچێکی پێبەخشین و ناویان نا زەینەب. هەروەها عوثمانی کوڕی مەضعون و عامیری کوڕی ڕەبیعەی هاوپەیمانی ئالی خەطاب و لەیلای کچی ئەبوو حەثمەی هاوسەری و ئەبوو سەبرەی کوڕی ئەبوو ڕەهم و یاخود ئەبوو حاتەبی کوڕی عەمر و سوهەیلی کوڕی بەیضا کەوتنە ڕێ. بەمە کۆچکەران 10 پیا و 4 ئافرەت بوون و تووشیانە 5 ئافرەت بوون، ئەویش بە کۆچکردنی کەلثومی کچی سوهەیلی کوڕی عەمر کە هاوسەری ئەبوو سەبرە بوو. کۆچکەران هەندێ بە سواری و هەندێ بە پێکەوتنە ڕێ هەتا گەیشتنە سەر دەریای سوور و لەوێ بە 9 دینار کەشتیێکیان بەکرێ گرت تا هەمویان بگەێنێتە حەبەشە کە قوڕەیش بەو دەرچوونەیان زانی کەوتنە شوێنیان، بەڵام فریای هیچ کەسێکیان نەکەوتن. لەم کاتە زۆر ناسکەدا سوڵەتی ئەلکەهف هاتە خوارەوە تا وەڵامی پرسیارەکانی بتپەرستان بداتەوە کە خستبوویان نەبەردەم پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. سوورەتەکە 3 چیرۆکی تێدا بوو تا بەڵگە بن بۆ ئەو هەڵوێستە ناهەموارە و ئیماندارانیش دامەزراو بن. یەکەمیان چیرۆکی ئەصحاب الکەهف بوو تا کۆچکردن و دەستبەردابوون لە وڵاتێکدا کە زاڵمان تایە بەدەسەڵات بن فێری ئیمانداران بکە تا ئیمانیان سەلامەت بێ. چیرۆکی دووهەمیش چیرۆکی سەردارمان خضر و سەردارمان موسا پێغەمبەرە سەلامیان لێبێ کە موسڵمان فێر ئەکا کە مەرج نییە هەمیشە کاروبارەکان بە پێڕواڵەت بەڕێوە بچن. جا ئەمە ئەوەی ئەبردە دڵی ئیماندارانەوە کە ئەو بارودۆخە ناهەموارەی کە ئەوان تێیدا ئەژین پڕیەتی لە حکمت و ڕۆژێکیش دێ زاڵمان دەسەڵاتیان نامێنێ و ئیماندارە لاوازەکان ئەبنە خاوەنی دەسەڵات و گەر ئەو زاڵمانە نێنە ژێر بەیداخی دینی خوداوە ڕۆژی ڕەشی خۆیان بەچاو ئەبین و ڕۆژێ دێت ئیمانداران چیرۆکی سومەیەی بە ساڵات چوو بێدایک و باوک و خوشک و برا کە خوێنی گەشی چوو بەناخی لمەکەی مەککەدا بەو پەڕی سەربەرزیەوە گەڕنەوە. ڕۆژێک دێ عەبدوڵای کوڕی مەسعودی لاواز ئەبێتە بەڕێوەبەری قوتابخانێکی شەرعی وەها گەورە کە لە مێژوودا دەنگ بداتەوە. چیرۆکی سێهەمیش چیرۆکی دڵقەرنەینە کە ئەوە ئەباتە دڵی ئیماندارانەوە ئەم زەویە پان و پۆڕە بەم هەموو ناز و نیعمەتەیەوە مڵکی خودایە و هەر کات ئیمانداران شیاوی هەڵگرتنی دینی خوددا بوون
کاروباری دنیایان پێ ئەسپێدرێ و سەرکەوتنیش هەمیشە بۆ حەقە و بە ئیمان مرۆڤ سەربەرز و بە کوفریش سەرشۆڕە بێ. هەروەها ئەوە فێری ئیماندارانەکە کە هاتنی پێغەمبەران سەلامیان لێبێ لە هەموو شوێن و کاتێکدا بۆ سەرفرازکردنی بێدەسەڵاتانە لێ ئەجوج و مەئجوجی سەردەمی خۆیان. هەروەها دوای ئەوەش سوورەتی ئەزومەر هاتە خوارەوە و ئاماژەی بۆ کۆچکردن کرد و ئەوەشی خستە بەرچاوان کە مڵکی خوافراوانە و با ئیمانداران ئارام بگرن چونکە پاداشتەکەیان لە ژمارە نایەت. للذين أحسنوا في هذه الدنيا حسنة وأرض الله واسعة إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. بكومكي خوا مسلمان كان جيش نحبشو لوي لپناي پادشاي إيمان داردا حسانوا. دوهم مسلمان بوني عمر كري خطابي كري نفيلي كري عبد العزاي كري رياحي كري عبد الله كري قرطي كري رزاحي كري عدبي كري كعبة ككعبة بيري بيغمبري خواشة صلى الله عليه وآله وسلم. دايك عمر ناوي حنطمي كتي هاشمي كري مغيرية. عمر خوای لە ڕازی بێ لە سەردەمی نەفامیدا لە هەموو کەسێک خراپتر سزا و ئازاری موسڵمانەکانی ئەدا. هەر بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم وای بۆ ئەچوو کە ئەگەر عومەر یا ئەبوو جەهل یەکێکیان موسڵمان ببن ئەوە تای ترازووی موسڵمانەکان سەنگینە بێت و ئیسلام زۆر پایدارە بێت. ئەمەش ئەوە ئەگەیەنێ کە عومەر و ئەبوو جەهل لە دژایەتی ئیسلامدا هاوتای یەک بوون و بە موسڵمان بوونی یەکێکیان ئیسلام و موسڵمانان یەکجار باریان سوکە بێ. بەڵێ ئەوە بۆ عومەر موسڵمان بوو، بەڵام ئەبوو جەهل هەتا دووهەم ساڵی کۆچی ڕۆژی جەنگی بەدر هەر دژایەتی موسڵمانانی کرد تا لەوێ بە خەجاڵەتی و سەرشۆڕیەوە سەری نایەوە و کۆتایی بە خراپەکاریەکانی بەرامبەر بە دینی خوددا هات. جا بە سەرنجدانی ئەو ڕیواتانی کە باسی موسڵمان بوونی عومەرەکەن ئەوە دەرئەکەوێت کە عومەر ڕاستە و خۆخێرا موسڵمان نەبووە، بەڵکو لە قوڵای دڵ و دەرونیدا بەراوردکردن و زۆرانبازیەک هەبووە کە ماوەیەک پێوەی خەریکی سەرنجدان و بیرکردنەوە بووە. عومەر پیاوێکی ژیر و بەسەلیقە بوو، لە هەمان کاتدا بەهێز و تووڕە بووە. موسڵمانەکان بەدەستیەوە گیریان خواردبوو، لە هەمان کاتدا دوو هەسی دژبەیەک لە ویژدانیدا زۆرانیانەگرت. یەکەم پێی خۆش بوو ڕێز لە بەزم و با و عادەتی با و باپیری بگرێ کە لەناو عەرەبدا هۆزی قوڕەیش یەکەم هەڵکەوتوو بوو. لەو کۆمەڵەشدا عومەر پیاوی پیاوان نەبوو، ئەگەرچی هێشتا نەچوو بوو بە ساڵە، لە پاڵ ئەمەشدا خەریکی بەزم و ڕەزمی ڕابواردن و خواردنەوە بوو. دووهەم بە چاوی ڕێزەوە تەماشای موسڵمانەکانیە کرد کە زۆربیان بەندە و کۆی لەو ئافرەتی بەستە زمان بوون، چۆن بەوڕات دێدان بە خۆیاندا ئەگرن و لەسەر دین و ئەو هەموو سزا و ئازارە قبوڵەکەن. ئەو خۆی بە پیاوێکی بەهێز و خاوەنتوانەدا ئەنێ کەی ئامادەیە لەسەر دینی قوڕەیژوەها سزا بدرێ، لە هەمان کاتدا لە دینی خۆی کەوتە بۆ شک و گومان. کێ ئەڵێ دینی ئیسلام ڕاست و پاک و بێگەر نییە؟ کێ ئەڵێ خوا بەو دینە ڕازی نییە؟ بۆ نمونەی ئەوەی کە سەری لە موسڵمانەکان سوڕ ئەما وا ئەوەندە دامەزراون و لەسەر دین کۆڵ نادەن. ئیبن ئیسحاق لە ئوم عەبدوڵای کچی ئەبوو حەثمەوە کە هاوسەری هاوڵی ناودار و پایەبەرز عامیری کوڕی ڕەبیعە بوو ئەگەڕنەوە کەوتوێتی ئێمە خەریک بووین کۆچمان بۆ حەبەشە ئەکرد و عامیریش چوو بوو بە دوای پێویستیەکماندا. ئەوە بۆ عومەری کوڕی خەتاب هات و لە نزیکم داوەستا، هێشتا هەر موشریک بوو. ئەڵێت عومەر هەمیشە خەریکی سزا و ئازادانمان بوو. هاتووتی ئەڵەی دەرەچن ئوم عەبدوڵڵا؟ ئەڵێ وتم بەڵێ، بەخوا ئەمانەوێ بە موڵکی خوادا بڕۆین و لێرە دەرچین، سزاتان داین و تەنگتان پێمان هەڵچنی تا بەڵکو خوا دەرویەکمان لێ بکاتەوە و سەرفراز بین. وتی خوا یاوەرتان بێ. ئەڵێت هەستم بە نەرمی و سۆزێک کرد پێیەوە بوو کە لەوە پێش نەمدی بوو. پاشان ڕۆیشت و وا ئەزانم کۆچکردنی ئێمە خەمباری کرد. ئەڵێت عامیر هاتەوە وتم ئەبوو عەبدوڵڵا، ئەگەر کەمێک لەمەوە پێش عومەرت بدیایە چۆن بەزەی پیاماندا ئاهاتەوە و بۆمان خەمبار بوو. وتی ئایا بەتەما هەید موسڵمان ببێ؟ وتی بەڵێ. وتی ئەی تۆ دیوتە هەتا گوێ درێژەکەی خەتاب موسڵمان نەبێ ئەو موسڵمان نابێ. ئەوەندە عومەری بەلاوە دڕق و کەل لە شەق بوو. عومەر لە ناکاودا موسڵمان نەبوو، بەڵکو ماوەیەک خەریکی بیکردنەوە بوو. قورئانیش بەڕێک و پێکی و ئیعجاز و شێوازە ناوازەکەیەوە و بە قوڵی مانە و مەبەستەکانیەوە یەکجار کاریگەری لە سەر موسڵمان بوونی عومەر هەبوو.
چونکە عومەریش خاوەنی چێژێکی ئەدەبی و شارەزاییەکی چاکی زمانی عەرەبی بوو تا ئەوە بوو بەلاغەتی قورئان کەمەندکێشی کرد. ئیمامی ئەحمەد لە موسنەدەکەی لە عومەرەوە ڕیوایەتی کردووە کە ئەفەرمێتی بەر لەوەی مسلمان ببم لە ماڵ هاتمە دەرەوە تا ڕێ بە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بگرم. ئەبینم پێشم کەوتووە و تەشریفی بردوۆتە مزگەوت واتە کەعبە. لە دوایەوە ساوم و ئەویش دەستی بە خوێندنی سوورەتی ئەلحاقە کرد و منیش سرم لە دانانی قورئان سوورەما. لە دڵی خۆم داوتم شاعیرە وە قوڕیش هێڵێ کەچی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەمەی خوێند إنه لقول رسول كريم وما هو بقول شاعر قليلا ما تؤمنون. وتم كاهنة أوي لدلم دابو زاني كشي فرموي ولا بقول كاهن قليلا ما تذكرون. هەتا گەیشتنە کۆتایی سوورەتەکە عومەرە فەرمێ بە تەواوی ئیسلام کەوتە دڵمەوە. هەروە هەندێک ڕیوایەت باس لەوە ئەکەن کە ڕۆژێکیان عومەر دێ بۆ لای هاوڵانی تا پێکەوە دانیشن کەچی کەسیانی دەست ناکەوێ. ئەفەرمێ با بچم بۆ لای فڵانە عەرق فرۆش بەشک و عەرەقی بەلاوە هەبێ و بیخۆمەوە کەچی بەلایەوە نابێ. پاشان ئەفەرمێ با بچم بۆ کەعبە و 7 جار تەوافی کەعبە بکەم کە ڕۆژ بۆ تەوافکردن ئەبینێوا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەوێ وەستاوە نوێژەکە. ئەفەرمێ با ئەم شەو گوێ لە محەممەد بگرم بزانم چی ئەڵێ. چوو لە پشتی پەردەی کەعبەوە خۆی حەشاردا و لە پشت پەردەکەوە ئەهات بەڕێوە تا لە لای قیبلەوە نزیکی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم کەوتەوە و تەنها پەردەکەی کەعبە داپۆشی بوو. ئەفەرمێ کاتێک کە قورئانم بیست دڵم نەرم بوو دەستم بە گریان کرد و مسلمان بووم. هەروە لە شوێنی خۆمدا وەسام هەتا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم نوێژەکەی تەواو کرد و تەشریفی برد. هەروەها شێوەیەکی تری مسلمانبوونی عومەر لە پێشەکی ئەم کتێبەدا و هەروەها لە باسەکانی پێشوودا باسمان کرد. دەربارەی ساڵی مسلمانبوونی عومەر ڕیوایەتەکان جیاوازیان هەیە. ئیبن ئیسحاق ئەڵێ دوای کۆچی یەکەم بۆ حەبەشە مسلمان بووە بەم پێیە ساڵی پێنجەمی وەحیە. وتراویشە لە مانگی دوولحیجەی ساڵی شەشەمدا بووە. کاتێک کە عومەر مسلمان بوو فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئێمە ئەگەر بمرین و گەر بمێنین لەسەر حەق نین؟ فەرمووی بەڵێ بەو خوای کە گیانمی بەدەستە ئێوە ئەگەر بمرن و گەر بمێنن لەسەر حەقن. مێژوتم دەی ئیتر شاردنەوەی بۆ چییە؟ ئەی پێغەمبەری خوا بۆچی دینەکەمان بشارینەوە کە ئێمە لەسەر حەقین و ئەوان لەسەر ناحەق بن؟ فەرمووی عومەر ئێمە کەمین خۆبینی چیمان بەسەر هات. عومەر فەرمووی بەو خوای حەقی پێتان ڕەوانە کردووە هەر کۆڕێک بۆ کوفر تیا دانیشت بم ئەبێ بۆ ئیمانیش تیایدا دابنیشم. پاشان پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم و مسلمانەکان بە دوو ڕیز هاتنە دەرەوە کە عومەر لە ڕیزێکیاندا و حەمزەش لە ڕیزەکەی تردا بوون هەتا گەیشتنە مزگەوتی حەرام و قوڕەیشیش سەیری ئەکردن و بەجارێ پشتی شکا بوو. ئەو ڕۆژە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم عومەری ناونا ئەلفاروق چونکە حەق و ناحەقی لێک جودا کردبەوە. ئەگەرنەوە کاتێک عومەر مسلمانە بێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم الله ئەکبەر بە دەنگێکی وەها بەرزە فەرمێ کە ئەو هاوڵانی کە لە دەوروبەری کەعبەدا بوون زانیان کە عومەر مسلمان بووە. دوای ئەویش مسلمانەکان یەکجار الله ئەکبەریان دووبارە کردەوە و هەموو دانیشتوانی مەککە زانیان کە عومەر مسلمان بووە. بە مسلمان بوونی عومەر خوای لێ ڕازی بێ مسلمانەکان و دینەکان پایدار بوون بەڕادێک کە ئیتر هاوڵان نەئەترسان و ئەیانتوانی بێنە کەعبەوە و بە دەوریدا تەواف بکەن و نوێژی تێدا بکەن. ئیمام بوخاری لە سەحیحەکەیدا لە ئیبن مەسعودەوە ڕیوایەتی کردووە کەوتوێتی لەو ڕۆژەوە کە عومەری کوڕی خەتاب مسلمان بوو ئێمەش سەربەرز و بەعیزەت بووین. هەروەها زیادی بەکائیش لە عەبدوڵای کوڕی مەسعودەوە ڕیوایەتی کردووە کەوتوێتی مسلمان بوونی عومەر فەتح و کۆچکردنی سەرکەوتن و بوونی بە ئەمیر ڕەحمەت بوو. ئێمەی مسلمانە لاوازەکان نەمان ئەوێرا لە کەعبەدا نوێژ بکەین هەتا عومەر مسلمان بوو. جاکە ئەو مسلمان بوو چوو بە گژیانە هەتا ماوەیاندا ئەویش و ئێمەش لە کەعبەدا نوێژ بکەین. کە عومەر مسلمان بوو بیری کردەوە کێ لە هەمووان زیاتر لەناو دانیشتوانی مەککەدا دژایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلمەکە. سەرنجیدا ئەبوو جەهل یەکەم کەسێکی داغ لە دڵە ئەفەرمێ کە ڕۆژم لێبوویەوە هاتم تەقەم لە دەرگاکەیدا. ئەفەرمێ ئەبوو جەهل هاتە دەرەوە لاموتی یاخوا بەخێر بێت خوشکە زام بۆچی هاتووی؟ فەرمووی هاتووم
تا هەواڵ بدەمێ کە من ئیمانم بەخوا و بە محەممەدی پێغەمبەری هێناوە و تەزدیقی ئەوەشم کردووە کە هێناوێتی. ئەفەرمێ دەرگاکەی لە ڕوومدا داخست و وتی خوا خۆشت و ئەوەش کە هێناوتە بەخێر نەهێنێ. هەروەها ئیبن جەوزی ئەوەی باس کردووە کە عومەر خوای لێ ڕازی بێ فەرموویەتی هەر پیاوێک کە موسڵمان ئەبوو چەند پیاوێک دوای ئەکەوتن و دەستیان بە لێدانی ئەکرد و ئەویش لەوانی ئەدا. منیش کە موسڵمان بووم هاتم بۆ لای خاڵم کە عاسی کوڕی هاشم بووە، ئاگادارم کرد کە موسڵمان بووم، ئەویش یەکسەر چووە ژوورەوە. ئیبن ئیسحاقیش لە ئیبن عومەر خوا لێیان ڕازی بێ تەخریجی کردووە کەوتوێتی کاتێک کە عومەر خوای لێ ڕازی بێ موسڵمان بوو فەرمووی چ قوڕەیشیەک لە هەموو کەس زیاتر قسە ئەگەێنێ؟ پیان وت جەمیلی کوڕی مەعمەری جومەحی. چوو بۆ لای عەبدوڵڵا ئەڵێ من کە منداڵێکی وەها بووم کە هەرچیم بدیایە لێ تێ ئەگەیشتم، شوێن باوکم کەوتم تا بزانم چی ئەکا. هات تا گەیشتە لای و پێی فەرموو ئەی جەمیل ئایا زانیوتە من موسڵمان بووم و چوومەتە سەر دینی محەممەد صلی الله عليه و آله وسلم؟ ئەڵێ دەبەخوا لێی دووبارە نەکردەوە، خێرا هەستا و عەباکەی بە دوای خۆیدا ڕائەکێشا و عومەریش بە دوایدا و منیش بە دوای عومەردا، هەتا گەیشتە دەرگای مزگەوت و بە هەموو هێزێکیەوە هاواری کرد ئەی کۆمەڵی قوڕەیشیش بە دەوری کەعبەدا کۆڕیان بەست بوو، کوڕی خەتاب لە دین وەرگەڕاوە. ئەڵێ عومەریش لە دوایەوە ئەی فەرموو درۆ ئەکا، من موسڵمان بووم و شاهدیم داوە کە جگە لە ذاتی ئەڵڵا هیچ خوایەکی تر نییە و محەممەدیش پێغەمبەری خودایە. بەجارێ بۆی هەڵسانەوە و دەستیان بە لێدانی یەکتری کرد هەتا خۆر گەیشتە سەرسەریان. ئەڵێ عومەر ماندوو بوو دانیشت و ئەوانیش هاتنە سەرسەری و ئەویژەی فەرموو چیتان پێخۆشە بیکەن؟ سوێن بەخوا خۆم ئەگەر 300 پیاو ببووینایە ئەوە یا مەکەمان بۆتان چۆڵە کرد یا ئێوە بۆ ئێمەتان چۆڵە کرد. هەروایش بوو سوپای بەدر کە لە 300 و ئەوەندە پیاو پێکاتە بوو سوپای قوڕەیشیدا بە زەویدا. ئەڵێ کاتێک کە لەم هەڵوێستەدا بووین ڕیسپێکی قوڕەیشی کە دەستەبەرگێکی یەمەنی و کراسێکی خەتخەتی لەبەردابوو هات و لە سەربان وەستاوتی ئەوە چیتانە؟ وتیان عومەر لە دین وەرگەڕاوە. وتی بەسیە پیاوێک کارێکی بۆ خۆی هەڵبژاردووە، چیتان ئەوێ لێی؟ ئایا نەوەی عەدی لەم خزبەیان دەستبەردارە بن و بەرگری لێ ناکەن؟ واز لە پیاوەکە بهێنن. ئەڵێ دەبەخوا ئەدوود کراسن و لەبەری داماڕاون. عەبدوڵڵا ئەڵێ دوای ئەوەی کە باوکم کۆچی بۆ مەدینە کرد پێم وت باوەکیان ئەو پیاوە کێ بوو کە ئەو ڕۆژەی موسڵمان بووبووی لە مەککە ئەو خەڵکەی لێ دوورخستیتەوە کە خەریک بوو لیان ئەدایت؟ فەرمی کوڕم ئەوە عاسی کوڕی وائیلی سەهمی بوو. بوخاریش لە ئیبن عومەر خوا لیان ڕازی بێ ڕیوایەت ئەکات کەوتوێتی لە کاتێکدا کە عومەر لە ماڵەوە بوو ئەترسا عاسی کوڕی وائیلی سەهمی باوکی عەمر کە دەستەبەرگێکی یەمەنی و کراسێکی بە ئاوریشم دەورەگیراوی لەبەردابوون کە لە نەوەی سەهمی هاوپەیمانی سەردەمی نەفامیمان بوو پێیوت ئەوە چیتە؟ عومەر فەرمووی قەومەکەت وایان گەیاندووە کە لەسەر ئەوەی موسڵمان بووم ئەم کوژن. وتی کەس بۆی نییە دەستت بۆ بەرێ. دوای ئەوەی کەوای وت ترسم نەما. عاس لە ماڵ دەرچوو تووشی خەڵکەکە هات کە پڕ بە پڕی چەمەکە ئەبوون. وتی نیازی کوێتان هەیە؟ وتیان ئەو کوڕی خەتابەمان ئەوێ کە لە دین وەرگەڕاوە. وتی کەس بۆی نییە دەستی بۆ بەرێ. ئیتر خەڵکەکە گەڕانەوە. سێهەم نووسراوەستەمکارانەکە. بەڕێزان ئەبوو تاڵیب لە فڕوفێڵی قوڕەیش ئەترسا محەممەدی برازای کۆڵ نادات و قوڕەیشیش لەسەر بەرگری لە دینی خۆیان سوورن. بەڵێ حەمزە و عومەر و هی تریش موسڵمان بوون. ئەی ئەگەر بتپەرستێک هەلی بەدەستهێنا و دەستێکی لە محەممەدی برازای وەشان ئەو کاتە چی ئەکرێ؟ بەتایبەت دوای ئەوەی کە قوڕەیش ئامادە بوون عیمارەی کوڕی وەلیدی بدەنێ و ئەویش محەممەدیان بداتێ و بیکوژن، کەواتە کوشتنیان بەلاوە ئاساییە. ئەبوو تاڵیب پێکا بووی لە ڕاستیشدا لەسەر کوشتنی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بە ئاشکرا خۆیان یەکلای کردبیەوە. هەتا قورئانی پیرۆزیش ئاماژە بۆ بڕیاریان ئەدا کە نیازی کوشتنی خۆشەویستیان صلی الله عليه و آله وسلم کردبوو کە ئەفەرمێ ئەم ئەبڕەموا ئەمڕەن فئنا مبرمون. ئەبوو تاڵیب وای بە چاکزانی تەکبیرێک بۆ محەممەدی برازای بکە تا کار لە کار نەترازاوە و قوڕەیش دەستێکیان لێنەوە شاندووە. بۆ ئەمە خزمەکانی لەنەوەی هاشمونەوەی متەڵیبی جوتە کوڕی عەبدولمەنافی کۆکردنەوە و داوای لێکردن کە محەممەدی خزمیان بپارێزن. پیاوانی هەردوونەوەکە بە موسڵمان و بە کافریانەوە بە گویان کرد و بەڵێنیاندا کە بیپارێزن جگە لە ئەبوو لەهەب. لیان جودا بوویەوە و پاڵیدا بە قوڕەیشەوە.
قڕەیش سەرنجیاندا کە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندان و دوای موسڵمان بوونی حەمزە و عومەریش خوالیان ڕازی بێ مسڵمانەکان یەکجار وریان بەرز بۆتەوە و ئەوانەشیان کە کۆچیان کرد بۆ حەبەشە ڕێیان لە وڵاتێکی پڕ لە ئەمن و ئەمان و پادشایەکی دادپەروەر کەوت کە بە جوانی بەخێرهاتنیان لێکرا و ڕێزیان لێگیرا و وا ئیسلام لە ناو هۆزەکاندا پەرە ئەسێنێ بۆ ئەمە بە یەکدەنگی بڕیاریان هاتە سەر ئەوەی کە محەممەدی ئازیز صلی الله عليه و آله وسلم بکوژن بەڵام کە بینیان وا ئەبوو تاڵیب نەوەی هاشم و نەوەی مطەلیبی یەک پێگرتن تا بە دڵ و بە گیان بەرگری لێ بکەن دەستیان لە کوشتنی سار بوویەوە چونکە ئەگەر ئەوان محەممەد بکوژن ئەوا خزمەکانی کە بەڵێنیان بە ئەبوو تاڵیب داوە ئەوەندیان لێ ئەکوژنەوە کە شیری مەککە بە خوێن پڕ ببێتەوە هەر لەوانەیە ڕیشەشیان دەربهێنن بۆ یەکەوتنە بیرکردنەوە تا کارێکی تر ئەنجام بدەن کە وەک کوشتن تاوانبار نەبن بەڵام پشتی مسڵمانەکان و دینەکان بشکێنێ بۆ ئەمە لە شێوی محەسەب کۆبوونەوە و بڕیاریاندا و سوێندیان خوارد کە دژینەوەی هاشم و نەوەی مطەلیب بوەستن بەوەی کە نەژن و ژنخوازیان لەگەڵا بکەن نەکڕین و فرۆشتن نە هەڵس و کەوت نە تێکەڵاویان ئەکەن و نەچنە ماڵیان و قسەیان لەگەڵدا نەکەن هەتا پێغەمبەری خوان صلی الله عليه و آله وسلم بەدەستەوە بدەن تا بیکوژن ئەمەیان لە شێوەی بەڵگەنامەیەکدا نووسی کە بە هیچ شێوەیەک لەگەڵ نەوەی هاشمدا ڕێک نەکەون و بەزەیان پیاندا نێتەوە هەتا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم تەسلیم نەکەن ئەم نووسراوە بەدەستی بەغیضی کوڕی عامیری کوڕی هاشم نووسرا و پێغەمبەری خوار صلی الله عليه و آله وسلم دوعای لێ کرد و دەستی وشک بوو قڕەیش بۆ ئەوەی ئەم بڕیاریان سەر بگرێ و کەس نەبێرێ لە دژی بوەستێ لە ناو کەعبەدا هەڵیان واسی ئەمەش لە سەرەتای مانگی محەڕەمی ساڵی حەوتەمی پێغەمبەرایەتیدا کە هەر لەو شەوەدا نەوەی هاشم و نەوەی مطەلیب بە ئیماندار و بە کافریانەوە جگە لە ئەبوو لە هەبجیابوونەوە و لە شیوی ئەبوو تاڵیبدا بەندکران و لە دانیشتوانی مەککە دابڕان و گەماروی قوڕەیش بۆ مسڵمانەکان درێژەی کێشا بەڕادەیەک کە خۆراک و کەلوپەلیان لێبڕا چونکە هەر خۆراکێک ئاهاتە ناو شاری مەککەوە خێرا بتپەرستە دەوڵەمەندەکان تەکانیان ئەدا و ئایان کڕی مسڵمانەکان بە یەکجاری تەنگیان پێ هەڵچندا بەڕادەیەک کە ناچار بوون پەنا بەرنەبەر خواردنی گەڵا و پێستە و لەو دیویشی وەکەوە دەنگی ژنان و منداڵانیان ئەهات کە لە برسانە ئەکڕوزانەوە ئیتر مەگەر ساشتێکیان بەنهێنی پێ بگەیشتایە و تەنها لە مانگەکانی حەرامدا مەگەر لە شیوەکە دەرچوونایە بۆ شتکڕین جاری وایشە بوو کە کاروانێک لە دوورەوە ئەهات هەوڵیان ئەدا بەر لەوەی بگاتە ناو شاری مەککە دەستیان بیگاتێ و شتێکی لێ بکڕن بەڵام هەرکام لە خاوەنانی کاروانەکە ئەگەر خەڵکی مەککە بوایە کەلوپەلەکەی لەسەر مسڵمانەکان ئەوەندە گرانە کرد تا توانەهن نەبێ بیکڕن ماوەی 2 ساڵ بەم شێوەیە مانەوە هەتا بە تەواوی تەنگیان پێ هەڵچندا چونکە مەگەر لە خزمێکەوە شتێکیان پێ بگەیشتایە یەکێک لەوانەی کە دەستی یارمەتی بۆیان درێژە کرد حەکیمی کوڕی حەزام بوو کە برازای خاتوو خەدیجە بوو خوای لە ڕازی بێ هەروەها هیشامی کوڕی عامیریش یارمەتی ئەدان کە لە هەمووان زیاتر دەستگرۆیینەوەی هاشمیە کرد چونکە لە دایکیەوە برازای نەضڵەی کوڕی هاشمی کوڕی عەبدولمەناف بوو بەم بۆنەوە هیشام سیلێ ڕەحمی لەگەڵنەوەی هاشمدا بەجێ ئەهێنا و یارمەتی ئەدان ئەمیش خۆی خاوەنی پایە و پلە بوو لە نێو خزمەکانیان هەموو جارێک بەشەودا وشترێکی لە خۆراک بارە کرد و ئەی هێنایە دەمێ ئەو شیوەی کەنەوەی هاشم و نەوەی مطەلیبی تێدا گەمارە درابوون کە ئەگەیش نەدەمی شیوەکە ڕەشوی وشترەکەیدا ئەماڵی و ئەیدا بەلاتە نیشتی وشترەکەدا تا بە خۆراکەکەوە بەرەو شیوەکە دەربچێ و گەن و دانەوێڵەکە بگاتە دەست خزمانی ئەو بجارێکیشان حەکیمی کوڕی حەزام لەگەڵ غوڵامێکیدا کە گەنمیدا بوو بە کۆڵیا هات و ئەیویست بیبا بۆ خەدیجەی پوری خوایە لیان ڕازی بێ کە ئەویش لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شیوەکەدا بوو لەو کاتەدا حەکیم تووشی ئەبوو جەهل هات و کەوتە دوایان و ئەیوت ئەوە ئەتەوێ خۆراک بەری بۆنەوەی هاشم بەخوا ناهێڵم بە خۆت و خۆراکەکەتەوە لە شوێنی خۆتا بجوڵێ هەتا لە مەککەدا ئابڕوت هەبم خوای گەورە وای ڕێخست لەو کاتەدا ئەبول بوختەری کوڕی هیشامی کوڕی حارثی کوڕی ئەسەد هات و لە ئەبوو جەهلی پرسی ئەوە چیتانە وتی خواردەمەنی ئەبا بۆنەوەی هاشم ئەبول بوختەری پێیوت ئەوە خواردەمەنیەکی پوری بووە بەلایەوە و داوای کردووە کە بۆی بنێرێتەوە ئایا قەدەغەی ئەکەی خواردەمەنی خۆشی بۆ بنێرێ ڕێی کابرا بەردە ئەبوو جەهل کۆڵی نەدا هەتا دەستیان دا یەخەی یەکتری ئەوە بوو ئەبول بوختەری دەستی دای ئەسقانی چەناگەی وشترێک و دای بەسەری ئەبوو جەهل داوشکاندی و
بە توندیش دای بە زەویدا و حەمزەی کوڕی عەبدولمەتەڵیبیش لەو نزیکانەدا وەسا بوو چاوی لێبوو ئەوانیش پێیان ناخۆش بوو ئەم هەواڵەیان بە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم و هاوڵانی بگات و دەست بەسەر دڵیانە بهێنن لەگەڵ ئەم بارودۆخەشدا پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم وچانی بۆ نەبوو بە شەو بە ڕۆژ خزمەکانی و قەومەکەی بە نهێنی و بە ئاشکرا بێ ئەوەی لە کەس بترسێ بانگی ئەکردن بۆ لای خوددا لەم بارودۆخەنا لە باردا موسڵمانەکانە ژیان نەک تەنها موسڵمانەکان بەڵکو ئەوانەی هاشم و متەڵیبیش کە موسڵمان نەبوو بوون و لەسەر کوفر مابوونەوە لەگەڵ خزمە موسڵمانەکانیان ئەو برسێتی و ناڕەحەتیان چەشت جا نەک هەر موسڵمانەکان کۆڵیان نەدا و پەشیمان نەبوونەوە بەڵکو ئەوانش کە موسڵمان نەبوو بوون و لەبەر خزمایەتی پشگیری پێغەمبەریانە کرد ئەوانش مەردانشانیاندا ژێرمەینەت و نەکۆڵیاندا و نەتەسلیمی قوڕەیش بوونەوە ئەمە ئەو پەڕی جوامێریە کە کابرا موسڵمانیش نەبوو بێ و ئەوەش هەڵوێستی پیاوانەی بێ ئەمڕۆ ئێمەی موسڵمان ژمارەمان زۆرە بەڵام پیاوی وەک کافرانینەوەی هاشم و متەڵیبمان یەکجار کەمە چ جای وەک موسڵمانان ئەبوو تاڵیبی ڕیشسپی نەک هەر دامەزرا و کۆڵنە دەربوو بەڵکو هەمیشە لە خەمی پێغەمبەری خوادا بوو صلی الله عليه و آله و سلم ئەترسا شەو بێنە سەری و بیکوژن بۆیە کە خەڵکی بیان ویستایە بخەون فەرمانی ئەدا کە پێغەمبەر صلی الله عليه و آله و سلم لەسەر نوێنی خۆی بخەوێ تا ئەوەی نیازی خراپی ببوایە چاوی لێ بوایە پاشان کە خەڵک ئەخەوت فەرمانی ئەدایەکێک لە کوڕەکانی یا براکانی یا ئامۆزاکانی بچن لەسەر نوێنەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله و سلم بخەوێ و ئەویش بچێت لەسەر نوێنەکەی ئەو کەسەیان بخەوێ چوارهەم گەڕانەوەی کۆچکەرانی حەبەشە ئەو بوو دوای دەرچوونی کۆچکەران بەرەو حەبەشە حەمزە و عومەر خوالیان ڕازی بێ موسڵمان بوون تای ترازوی موسڵمانەکان سەنگین بوو دینی ئیسلام چوە قۆناغێکی بەهێزترەوە ئەوە بوو موسڵمانەکان وەک لە پێشەوە باسمان کرد بەبێ ترس ئەچوونە کەعبەوە و نوێژیان بەجێ ئەهێنا تۆ بڵێ جۆرەکرانەوەیەک لە نێوان موسڵمانەکان و قوڕەیشدا پەیا بوو کەچی زۆری نەخەیان قوڕەیش سەرنجیدا ئەم هێوربوونەوەیە ئەبێتە مای زۆربوونی ئیمانداران و پەرەسەندنی دینەکەیان بۆیە قوڕەیش چاوی پەڕیە تەوقە سەری و وەک جاران دەستیدایەوە سزادان و ناڕەحەتکردنی ئیمانداران جا ئەو ڕێکەوتن و ئاشتیە کاتیە بۆ دەنگ و باسێکی گەورە و گەیشتە لای کۆچکەرانی حەبەشە ئەوانیش خۆیان بە بۆنەی غەریبی و دووریان لە نیشتیمانەوە لە خوایەکیان ئەویست هەلیان بۆ هەڵبکەوە بگەڕێنەوە لەلایەکی تریشەوە ئاژاوەیەک دژی نەجاشی پادشای حەبەشە بەرپا بوو کە خەریک بوو لە ناوی بەرن جا موسڵمانەکان لەوە ئەترسان ئەم پادشایە کە دۆستی ئەوانە و ڕێزیان لێ ئەگرێ بەدەستی نایارانی لەناو بچێ و پادشایەک بێتە جێگەی کە بەو چاوەوە تەماشای ئەمان نەکات و شوێنیان پێ لێش ببێ یاخود دەریان بکە بە بۆنەی ئەم خاڵانەی کە باسمان کرد ئەو غەریبانەی وڵاتی حەبەشەوەیان بە چاکزانی کە بگەڕێنەوە بۆ مەککە بەڵام کە گەیشتن بۆیان دەرکەوت کە ئەوەی لەوێ بیستبوویان وا نەبوو قوڕەیش لە جاران زیاتر ئازاری ئیماندارانیانەدا ئەوە بوو هەندێکیان بەنهێنی چوونە مەککەوە و هەندێکیشیان لە پەنای هەندێک خزمیاندا چوونە ناو شارەوە و هەندێکی تریشیان چۆن هاتبەوە ئاوا بە دوای خۆیدا گەڕایەوە بۆ حەبەشە ئەم گەڕانەوەیە یا لە مانگی شەوالی ساڵی پێنجەم یاخود لە ساڵی شەشەمی هاتنی وەحیدا بوو جایەکێ لەوانەی کە قوڕەیشیەکان پەنایاندا عوثمانی کوڕی مەضعون بوو خوای لە ڕازی بێ بەڵام کە بینی وا ئیمانداران لەبەر بێکەسیان سزا ئەدرێن ئەویش پەناکەی گێڕایەوە بۆ وەلید وەکو لە پێشەوە بە درێژی باسمان کرد یەکێکی تر لەوانەی کە پەنای درا ئەبوو سەلەمەی کوڕی عەبدولئەسەد بوو خوای لە ڕازی بێ ئەو بۆ چووە پەنای ئەبوو تاڵیبی خاڵیەوە کۆمەڵی لە خزمانی باوکی لەنەوەی مەخسووم ئەم پەنادانەی ئەبوو تاڵیبیان پێ ناخۆش بوو بۆیە چوونە سەری وتیان ئەبوو تاڵیب تۆ محەممەدی برازاتت خستۆتە پەنای خۆتەوە ئەی پارێزی ئەی چیت داوە لەم خزمەی ئێمە لێمانی ئەپارێزی وتی ئەو خوشکە زامە و داوای پەنای لێ کردوم جا ئەگەر خوشکە زاکەم نەپارێزم ئەوە برازاکەشم ناپارێزم لەو کاتەدا ئەبوو لەهەب ئامادە بوو کە قسەی پیاوانینەوەی مەخزومی بیست ئەگەرچی دۆستی ئەوان و دوژمنی مسڵمانان بوو زۆر تووڕەبووتی ئەی کۆمەڵی قوڕەیش بەخوا دەستدرێژی زۆر ئەکەنە سەر ڕیشسپیەکە واتە ئەبوو تاڵیب هەروە خەریکن لە نێوان خزمەکانیا تەب ئەکوتنە سەری بەخوا یا دەست کۆتا ئەبن لێ یا ئەبینە پاڵپشتی هەتا ئاواتی خۆی ئەگا
وتیان باوکی عوتبە هەر شتێک تۆ پێ ناخۆش بێوازی لێدێنین لەبەر ئەوەی کە ئەبوو لەهەب دۆست و کۆمەکی ئەوان بوو دژی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم پیان خۆش نەبوو دڵی بشکێنن کە ئەبوو تاڵیب ئەمەی لە ئەبوو لەهەبی برای بیست کەوتە تەماعی ئەوەوە کە بەڵکو دڵی نەرم بوو بێت و ئەیش ببێتە کۆمەک و پارێزگاری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەڵام لەگەڵ ئەمەشدا دڵی ئەبوو لەهەب نەرم نەبوو بوو و بەداوای برا گەورەی ڕیشسپیەکەیەوە نەهات و بەدوای سەرگەردانی قوڕەیشدا ڕۆیشت. بەڕێزان و خۆشەویستان، لێرەدا ئەڵقەی ئەمجارشمان کۆتایی پێهات تا بەیەگەیشتنەوەیەکمان لە ئەڵقەیەکی نوێی ژیانی ئازیزمان صلی الله عليه و آله وسلم. بەخوای گەورەتان سپێرم، خواتان لەگەڵ.